دەستگای خێرخوازی بەخشین خەمە گەورەکەی منداڵانی بێباوچی لە کۆڵناوە و بەردەوامە لە هاوکاریکردنیان. لەو چوارچێوەیەشدا و لە درێژەی چالاکیەکانیدا دەستگای ناوبراو کەلوپەل و تەواوی پێداویستی قوتابخانەی بەسەر 100 منداڵی بێباوچی سنووری قەزای چەمچەماڵدا دابەش کرد. ئەم پێداویستیانە بۆ ئێمە زۆر پێویستە دەستیان خۆش بێ ماڵیان ئاوار. هیوادارین بەردەوام بن لە هاوکاریکردنی ئێمە. دەستخۆشی خۆمان لە بەخشین و کەوا لە ڕێگای ئێرەوە ئەو پێداویستیانە ئاڕاستی ماکەن بەڕاستی زۆر پێویستە. زۆر پێویستە چونکە پارەی دین بە مەیدێنەوە شتێکی تر و ئەمساڵ بۆ مەکتەبیش ئەو شتانە زۆر گرنگە. وەڵای زۆر سوپاسیانەکەم بەخێر و بەرەکەت بێ بۆیان ئینشاڵڵا جگەیان باشتە. دەستیان خۆش بێ خوا خێرخواز و هێنکە ئەم هێنانە ئەنێرم بۆ مناڵی بێ باوکو و زۆر پێویستمانە و مناڵەکانمان پۆشتاکەن و ئەم هەموو شتەمان بۆ نێر زۆر دەستخۆشی لە خێرخواز و لە بەخشین و لەو کەناڵشەکەین کەوا یارمەتی ئەم مناڵە بێ باوکوی نانادە زۆر باشە پێویستمانە ئێمە معاشکەمان وانی و ئەبێ کەوا بێ کە هەر باشە هەنێکە گرێ کە ئەم مناڵانەی پێ بینەڕێ و عیبی نییە. زۆر باشە بۆ ئێمە دەستیان خۆشێ مەمنون ئێوەش و ئەوانشین. من 5 مناڵەمەیە هیچ معاشێکمان نییە تەنیا لێرە نەبێ وەریەگرین گیانمان بەخۆ بمانەیە. ئەم خێرخوازانە بۆ 2 مناڵیان پۆشتە کردو کەمە 100,000مان لێ گەڕاوتە بۆ ئێمە زۆرە وایە؟ زایمە مەمنونیانی دەستیان خۆش بێ و هەر بەردەوام بن و هەر خێریان بلوسێ و هەروە بچیان لە مناڵەتی و فەقیر و شاران مێ. کۆمەڵگەی پزیشکی بەخشینیش لە قەزای چەمچەماڵ هەلێکی پێشکەش بەسەر جەمە و منداڵە بێباوکانە کردووە کە بریتیە لە پشکنینی دانیان بۆ ماوەی 1 هەفتە و بەبێ بەرامبەر. دیارە بۆ ئەو مناڵانی کە ئەو مناڵە بێباوکانی کە ناوێن لەو لیستەیە هەیە کە ئێستا جانتا و پێداویستەکانی تریان لەلایەن دەستگای بەخشینەوە بەدابین کراوە. ئێمە ئۆفەرێکمان هەیە بۆ ماوەی 1 هەفتە ئەو مناڵانە ئەتوانن سەردانی کۆمەڵگەی پزیشکی بەخشین بکەن بەشی ددان بە مەبەستی پشکنینی دان لایەن پزیشکی پسپۆڕی دانەوە بێ بەرامبەر ئەبێت بۆ مناڵانە. نووسنگی بەخشین جگەلەوەی کە هاوکاری مانگانەی هەیە بۆ مناڵانی بێباوک لە هەموو بۆنە مناسبەکانە هاوکاری مناڵانی بێباوکی کردو لەم سنوورە بە هاوکاری خێرخوازان سوپاس و بێزانیمان بۆ خێرخوازانی بەڕێز هەیە کە هاوکارمانن لەوەی کە دڵی ئەم مناڵانەمان خۆش کردووە بە بۆنەی کردنەوەی دەرگای قوتابخانەوە کە توانیمان بە هاوکاری خێرخوازان جلوبەرگ و پێداویستی بۆ نزیکەی 100 خوێندکار دابین بکەین لەم سنوورە. لە سنووری قەزای چەمچەماڵ و ناحیەکانی دەوروبەری جگەلەوەی دەستگا و ڕێکخراوە خێرخوازیەکانی کۆمەڵی دادگەری کوردستان مانگانە موچەی زیاتر لە 210 منداڵی بێباوک بە بڕی زیاتر لە 25 ملیۆن دینار و بەبێ دواکەوتن دابەش دەکەن. هاوکات لەسەر جەمبۆنە و یادەکاندا با مەبەستی دڵخۆشکردنی زیاتری منداڵانی بێباوک هەلی تایبەت بەو چینە پێشکەش دەکەن. جەلال جەباری کەناڵی ئاسمانی پەیام چەمچەماڵ.